وش صريحتر برسالة لخومان بكين مامۆستا من هەندێک نووسینی جەنابتم خوێنەوە بە پرۆدیوسەری بەرنامەکەم و جەنابەت کەسێکی خاوەندیدی حەزەکەم بەشداربی لە بەرنامەی لەگەڵ ڕەنج هەر بەڕاستی ئەمە ئەزانین بۆ خوێنین یا ئەم فلتەرە ئەزانین بۆ پیا ئەڕۆین ئێوە چیمان تیا بگۆڕێ یا هەر ڕۆتینێکی ژیانە بچۆرە قۆناغەکان بۆ بڕە و بە کالۆرۆز بێنە و ئێستا بووە بە مۆدێل توانیت ماستەر و دکتۆراژ بێنە وایە یا نەخێر ئامانجدارە فەلسەفەیەک هەیە دیدگایەک هەیە ئەمانەوێ لەم مرۆڤە خامە شتێ دروست بکەین کامیانە دەست خۆش بێ کاگڕانج طبعا سیستمی پەروەردە یا کایی پەروەردە کایەکی ئۆرگانیکیە بەو مانایی کە بەشێکە لە کۆمەڵگا هەموو کێشە و قەیرانەکانی ناو کۆمەڵگا بە هەمان بڕ و بە هەمان ئەندازە لە ناو سیستمی پەروەردە و کایی پەروەردەشدا هەن هەمان مێنتاڵەتی گشتی و باوی ناو کۆمەڵگا لە ناو کایی پەروەردە و لە ناو بکەرە پەروەردەیەکانیشدا ئامادەیە واتە ئەگەر کێشەیەک ئێمە دەرگیرین لە ناو کۆمەڵگادا کێشەی سیاسی لێکتەرازان و دابڕانی کۆمەڵایەتی ئەو بە هەمان شێوە هەمان کێشە ئامادەیە لە ناو کایی پەروەردەدا لێرەدا با بڵین ئەگەر لەبارەی پرسیارەکەی جەنابتەوە ئایا خەڵک بۆچی ئەخوێنێ بێگومان نەکرد بۆ ئەوەی کە بۆچی ئەخوێنێ ئایا لە پێناوی شەهادەیە ئایا بڕوانامەیە ئایا لە پێناوی با بڵین بەدەستخستنی هەلی کارە بەدەر لەمانە دیدێکی ڕوون و جیهانبینیەکی ڕوون لەبارەی خوێندن و ئامانجی خوێندن لەبارەی بۆ نمونە تێگەیشتن ئەوەی کە ئێمە تێگەیشتنی خۆمان ببینە ئاستێکی سەروتر لەبارەی بوونی ئینسانەوە لەبارەی ئامانجی بوونەوە بۆ نمونە ئەوەی کە مەسەڵەن جیاوازی بکرێ لە نێوان مرۆڤ و هەموو بوونەوەرانی تر ئەوەیە کە مرۆڤ خاوەنی زمانە زمان دیوەکەی ئەو دیوی هزرە واتە زمان و هزر بەبێ یەک نابن مەبەستەکەم لێرەدا ئەوەیە ئایا بەڕاست لەسەر ئاستی کۆمەڵگا بەگشتی تا چەند ئینسان تاک بە شێوەیەکی گشتی دەرگیرە لەگەڵ بیرکردنەوەدا کە بیرکردنەوە خودی شوناسی ئینسانە ینی ئێمە بە شێوەیەکی گشتی هەر بۆ نمونە پلتفۆرمە کۆمەڵایەتیەکان تەماشاکە ئەوەی کە تیایدا با بڵین فەزح ئەکرێ بیرکردنەوەیە جددیەتە مەسەڵەن بە فەزای پەروەردەشەوە بێگومان ینی وەکو ئەرزم کردی کایی پەروەردەشدا بڕاو نیە لە کۆمەڵگا کایەک نییە لە دەرەوەی کۆمەڵگا و جۆرێکتر لە ئاکار و لە مێنتاڵەتی و لە عەقڵیەت زاڵ و باڵادەست بێت جیاواز لەوەی کۆمەڵگا بەڵام لە سەرەتاوە کە مرۆڤ بیری لەوە کردوێتەوە کە سیستم دابنێ بۆ پەروەردەکردنی بە کۆمەڵ ئەمە ئامانجدار بووە واتە بیرکردنەوە بووە لەوەی کە لە دەرەوەی نۆرمە باوەکان وێنای کۆمەڵگایەکی تر ئایدیایەکی تر مێشکێکی تر ئینسانێکی تر کراوە بۆیە بیریان لەوە کردەوە ئەگەر بەم فلتەرەیە بڕوا ئەتوانین دەستکاری ئەو مێنتەڵیتیت و بیرکردنەوەی بکەین کە جەنابەت دەڵێ ئێمە کردومانە بێگومان نەکراوە بە پێچەوانەوە من هەندێک جار یعنی لە ڕاستیات نەک من بەشێکی زۆر ئەوانەی ئاگادارن و متابعیان هەیە و بە شێوەیەکی جددی بەدوەدا چوونەکەن کۆکن لەسەرەوەی کە بە پێچەوانەوە تێگەیشتنی ئینسانی ئێمە بەگشتی داگەڕاوە یعنی خلۆر بۆتەوە ئێستا کۆمەڵگا پێشکەوتوتریا سیستمی پەروەردە بە سەراحەت وەکو ئەرزم کردی هاوتان هاویەکن یعنی هیچیان ناتوانن بەڵام مامۆساوتی لە هەندێک شوێنە نەوەی ئێمە لە ڕێگەی سۆرس و سەرچاوەکانی دەرەوەی سیستمی پەروەردە معریفێکی کەڵەگەتری هەیە هەندێک جار ڕاستی و پێ بڵم ئێمەی دایک و باوکان بۆ باسی مامۆستا بکەین خۆ مامۆستا بە نەتیجە یا دایکە یا باوکە یعنی ئێمە کۆڵەوارین لە بەردەم ئەم نەوەیەدا پەروەردەی ئێمە بەرامبەر بەم نەوەیە توانیوەتی خۆی نوێ بکاتەوە بە مامۆستاتەوە بە وەزیرتەوە بە حکوومەتتەوە بە سەرپەرشتیارتەوە بە کتێبەکانی بەردەستیەوە بە ڕەحلەکەیەوە توانیوەتی پێگومانە تا ئێستا نەیتوانیوە ئارە هەموو ئەم پرۆژانەی کە ئیشی لەسەر دەکرێ ئەویش کە بۆ خۆی دنیای تێبینی و سەرنج لەلایەن منە و لایەن هەمووانەوە هەیە لەسەری هەروەکەوەی مامۆستا ئاماژەی پێکرد یەکەم نقطە بۆ دەستکاریکردن و پێشخستن و گۆڕانکاری لە هەر کەرتێکدا هێزی مادیە و سەرچاوی مادیە ممکن نییە داوای لە بکەرانی پەروەردەیی بکەی کە بێگومان من بۆ وەکو خۆم ئەمە بەو بانایانی ڕخنەی پرۆژەکە بکەین و لەگەڵیانە بن وەکو خۆم من باسی دیاریکراو ناکەم ئیشەی وەزارەتی پەروەردە بە یەکێک لە ئیشە باشەکانی ئەزانم ڕاستە دڵنیام
لە نەتیجەی تێگەیشتن لە ضرورەتی خۆ ئەبدەیتکردنەوەش ئەمەیان کردووە کە ئەیانەوێ دەستبەرن بۆ بیرکردنەوەی مامۆستا ئەمە شتێکە قابلی مناقەشە نیە ینی شتێکی زۆر باشە ویستمەوە بڵم ئەف و کاگڕنج مەبەستەکەم لێرەدا ئەوەیە کاتێک کە ئەم با بڵێن کایەیە وەکو هەموو کایەکانی تر ئەم سیستمە وەکو هەموو کردەکانی تر بەشێکی ئۆرگانیکی لە کۆمەلگا و هاوتای مێنتاڵیتی کۆمەلگایە مێنتاڵیتی باوی گشتی کۆمەلگا بێگومان لەگەڵنەوەی نوێ و عقلیەتی نوێ و ئاکاری نوێ تووشی تەزاد و پێکدادان باشە ئەگەر سیستمی پەروەردە خۆی چانەکە خۆی نوێ نەکاتەوە ئەگەر بە کۆی کایەکانە نەڕاتەوە لێکۆڵینە و توێژینەوەی خاڵی لاوازی خۆی نەکا ئیتر مناڵەکانمان کاریگەرە بن بە مامۆستا و پەرتوکەکانی خوێندگا یا نەخێر کاریگەرە بن بە یوتیوب و بە تیکتۆک تەواوە بزەبێت ینی بێگومان کاریگەر نابن کە تۆ سەرچاوی زانیاری و سەرچاوی معریفە و سەرچاوی بەرەو پێشبردننی ینی بیرکردنەوەت نەبێ ئەوە دواکەوتوتر بێ لە ئەو سیستەمە باوە جیهانیە ئێستا کایی پەروەردە و لە ناویە بکەرانیشی بە مامۆسا و بە تەواوی پەروەردەکارانەوە بێگومان ئەو کاتە ئەوانەی ئەوەی کە لە ناو خوێندنگەکاندان زیاتر با بڵین سێرەیان یا فۆکەسیان لەسەر ئەو بۆرانە دەبێ ئەو شوێنانەی تری زانیاری و معریفە کە پێشکەوتوتر و فراوانترە لە خودی کایەکە ئەتوانین معریفە بە چێژەوە ئەتوانین قیەم بە چێژەوە بین بە مناڵ تا بێبە دەست خۆش خۆی ئەوە ویستمەوە ئاماژەی خۆی هەر فێربوون چێژێکی گەورەیە معریفە ینی سەرروکاربوون و بەرخوردبوون ینی بەرخورد لەگەڵ معریفەیە کاتێک ئینسان بەردەوام هەست بە گۆڕانکاری و دینامیکیە دەکات لە مێشکی خۆیە یەکێک لەوانە ئەفو ئەمەوێت بە سەریەی ئاماژەیەکی پێ بدەم کێشەی عقلیەتی ستاتیکیە لە کۆمەڵگە ئێمەدا نامەوێت باسەکە تیۆری بێ بەڵام بەڕاستی بۆ هەر کردەیەک بۆ هەر کارێکی پراکتیکی پێویست بە بنەمایەکی تیۆری ویزریەیە لابد يعني ممكن ما بدون مناقشة أيش أويك كوملجاي إما بشويك جشتي أو خطابة ديني سياسي أيديولوجيا جوازانك رصيد دك هموي إنسانك دروس دك كخواني عقليتك استاتيكا عقليتك نجار جيجير قالب قرتو كليشة قرتو بلام معرفة ببيتشوانو بردوام إنسان يعني كدلين معرفة مرجدي إلا تيك توك ونازانم أمريكا جناب هنا يوتيوب وأمان إلى آخره يعني معرفة لا أستقول كيدا بردوام تشيجي كتشيجي كنا براوية بردوام إنسان هسبق وراكاري ديناميكية دكا ما مصاي خوش برسياركم والله ما كانت بجن بلام برسياركم وابو براستي أزانين بوتشي خوانين يا وكو روتينيكو بيقومان طبعا والله ما تقريبا ناوروكي وبو بنخير باشا ئێمە مامۆسای خۆشەویست ئێمە کە ئەمر سەبڵێم کاک ئەگەر بەپی ئەو پێوەرە باوانەی کۆمەلگا بێ کە تەنها بڕوانامەیە و بەدەست خستنی کارە بەڵێ ئەزانین بۆ خوێنین بەڵام بە ئامانجە قوڵ و فراوان و باڵاکەیدا من پێم وایە هیچ نەبێ ینی ڕێی خۆم نازانی بۆ خوێنین بەڵام ئەگەر بەو ئامانجەشیان بێ ئێمە 40,000 کەس ساڵانە بۆ 45,000 لە زانکۆپی مانگاکانە خینە سەر شەقام لە سەدا چەندی کاری دەسەکەوێ بە پێچەوانەوە سەرەتاییترین خاڵی بەهێزی بڕوانامە ئەوەیە کە لە هەر شوێنێک دەرچووی بڕوانامەت بەدەستێنا بتوانی بۆ بڕوانامەیە لە ئەمریکا تاوەکو کۆریای باشوور تاوەکو کوردستان وڵاتە عەرەبیەکان ئاسیا ئەوروپا ئەفریقا بتوانی ئیشی پێ بدۆزیتەوە واتە ئەوەندە سوڵتەیەکی معریفی گەورەت هەبێ بەڵام ئێمە لە مەشاپێکەوەمانە بێگومان نەماکەوە بێگومان واتە وەڵام دەرەوەی بازاڕیش نییە مەبەست وەڵام دەرەوەی بازاڕیش نییە بەڵێ کە خۆی لە ڕاستیە خوێندن هەموو ئەوە نییە خوێندن هەموو ئەوە نیە تەنها ئیشت دەستکەوێ و معیشەتت باش بێ بچێتە سەرەوە و لە بازار دەست بەس کار بەزیەک پرسیاری ئەوەشی تیانە لە ڕاستیە بە استراتیج بە شێوەیەکی ئامانجدار حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتدارەتی لە هەرێمی کوردستان بە پلان بەڕێکەوتنامە لەگەڵ بانکی جیهان و سندوقی نەقدی دەولی ئامانجی بەکەرتی تایبەتکردنی کە پێی دەڵێن خەسە بە عەرەبی سەرجەم خزمەت گوزاریە گشتیەکانی کۆمەلگای ئێمەیە لە کارەباوە بیگرە لە ئاوەوە بیگرە لە پەروەردەوە بیگرە لە تەندروستیەوە بیگرە تەندروستی بووە بە چۆڵەوانی لە کەرتە گشتیەکەیدا تەنها حەپی پاراسیتۆڵ و چەند شتێکی زۆر سادا حتا ئەگەر ئەمە خەتەر نییە بەڵێ بەمەرجە بیمە هەبێ خۆ بەریتانیا بە چی پێشکەوت مارگرێت تاچەر هات سیستمی تاچەریزمی پێڵەن هات سیستمی خەسخەسەی دانا بەڵام لە ڕاستیە ینی لەسەر جەمی کۆمنتەکانم کۆمنتم لەسەر کەرتی تایبەت دەخەمە ڕوو
بەکەرتی تایبەتیکردنی پەروەردە ئەمە یەکێک لە هەرە گرفتە گەورەکانە لە ئەو وڵاتانەی کە نیولیبرالیزم گەیشتووە بە ئەوجی خۆی بەم شێوازە نییە کە حکوومەت شانی خۆی خاڵی بکاتەوە لە مەسئولیت لە بەرامبەر خزمەت گوزاری گشتی کە یەکێک لە خزمەت گوزاری گشتیە هەرە گرنگەکانی هەر کۆمەلگایەک لەم سەرزەمینە پێشکەشکردنی پەروەردەیەکی کواڵتی بەرزە بە کۆمەلگا.